چتەقانەکەی هەیفا وەهبی بە گۆرانی دایکی یادی لە دایکبوونی دەکاتەوە. بێ ئەوەی دایکی بە یەک پۆستیش پیرۆزبایی لێ بکات. زەینەب فەیاز کچی هونەرمەندی بەناوبانگی عەرەبی هەیفا وەهبی ئەمڕۆ یادی لە دایکبوونیتی و دەژڵێت ئارەزوو دەکەم ئاستی ژیانم بەرزتر بکەمەوە و شایانی هەموو شتێکم. ئەم قسانە بە هاوشێوەی قسەکانی دایکی دەچێت. دەیوانیە دایک و کچ خۆیان خۆش دەوێت و لە پێناو بەرژەوەندی ژیانی خۆیان هەموو شتێک دەکەن. یان بە کوردیەکەی خۆمان دەڵێن گیا لەسەر بنجی خۆی دەڕوێت. زەینەب هەر لە منداڵیەوە لەو ڕۆژەی هەیفا بڕیاری جیابوونەوەی لە فەیازی باوکی داوە دابڕاوە، چونکە وەک باس دەکرێت زەینەب لای باوکی بۆ و ڕێگەیان نەداوە دایکی ببینێت. هەر ئەوەش مەرجی جیابوونەوەیان بووە. تا ئەم ساتەش هیچ دەرکەوتنێکیان پێکەوە نییە، تەنانەت بێگوێنەش، بەڵام ئەمە لای زۆرێک جێگەی گومانە. هەیفا وەهبی لە سەرەتاکانی دەرکەوتنی لە چەند چاوپێکەوتنێکدا باسی لە کچەکەی کردو و لە هەندێکیشیاندا گیریاوە، بەڵام هیچ سەرچاوەیەک باس لە بوونی پەیوەندی نێوان هەیفا و کچەکەی و نەوەکانی ناکات. زەینەب سەرەتا بەکاری مۆدێل و نمایشکاری لەناو سۆشیال میدیا دەستی پێکرد. دایکی دوو کچە و 2023 بە فەرمی جیابوونەوەی لە هاوسەرەکەی ئاشکرا کرد و نیازی گۆرانی و کلیپیشی هەیە. ڕێک هاوشێوەی چیرۆکەکەی دایکی. لێرە و لەوێ دەوترا زەینەب فەیاز بۆ ناوبانگ ناو و گۆرانەکانی دایکی بەکاردێنێت و ڕەخنەیەکی زۆریشی ئاراستەکرا. بەڵام بەیەک ڕستە وەڵامی دانەوە وتی دایک و باوکم تاجی سەری منن.